ئەی غیرەتی ئەو خەڵکە بەرامبەر بە دیندارێتەکەی کامەیە؟ تۆ کاکە هێشتا وڵاتە دروست نەکردو، یعنی چی تۆ لە نەرویج بەرەڵاتری؟ یعنی چی 430 شوێنی داوێن پیسی و فاحیشەچێتی با بە کوردەکەی نەیڵێم بینم بە جەرجانەوە 430 شوێنی فاحیشەچێتی لە سلێمانیی بچوو کاکراوەتەوە ئەم کۆی لەی سپی فرۆشتنە یعنی چی؟ خەڵکی بادینانی خۆ ملتەزیمترن لە خەڵکی سۆران، دیندارێتەکەشیان ئەوانە وەکو تەکەتولاتی عەشایرین. لەبەرەوە ئەشێ هەر خەڵکەکەش پێی ئیزعاجە لەوە ئافرەتێکی داوێن پیس هێنراوە لە میسرەوە لە لوبنانەوە. بەڵام مامەستا هیچ بەڵگەیەک لە بەردەسانیە کە بیسەلمێنێت ئەو شوێنانە شوێنی فاحشان وەکو جەنابەت باسیەکە زۆربیان بە مۆڵەتی ڕسمی کراونەتەوە، وەزارەتی تەندروستی مۆڵەتی یاونەتێ. وەڵا کاکە وەزارەتی تەندروستی وەڵا کاکە ژیان وەزارەتی تەندروستی مەسئولە لێ. برا بەڕێزەکەم کڵاو ناکرێتە سەرمان لەم زەمانەیە. نەرویج ئێستا هجوومە کاتە سەر شوێنی مێساجەکان لەبەرەوە بە شوێنی داوێن پیسیان نەزانێ. باشە کوردێک لێەوە ئەوەندە قانونیە بتوانێت ئەم شوێنە ئیعلان بکا بڵێمە هی مێساجە و هیچی تر. کاکە خۆم عالەمە چاوبەستەی لێ ناکرێ. یعنی خەڵکێک گەشێ لە لوبنان و لە میسر و لە خلیجا بڵێن وەڵا ئەمە هی مەساجە و بەڵام هەر ئیشیشان ئەوەیە وەڵا ئەگەر کۆڵنجێک کردبووە ئەتشێلن. بابە مەکەی قسەیە. وەڵا کاکە هەمووی شوێنی فەسادە، هەمووی دوو لە ڕیۆ. مامەسا ئەم وتارەی تۆ لەم کاتەیە کە ئەم ئاژاوەیە لە ئارایە پێدوانی ئەمە بێتە بەهانەیەک بەدەست ئەوانەوە بۆ ئەوەی باس لەوە بکرێت کە هێرشەکرێتە سەر ئازادی تاکە کەسی لە وڵاتەیە. ئەوانە ئازادی تاکە کەسی نین ببوورە. خەڵکی ئازادی تاکە کەسی ئەتوانێت لە ماڵی خۆی زیناکە، لە ماڵی خۆی شەرابەخوا، لە ماڵی خۆی پلاندانێ هەرچی شتێکە کاتوانێ بیکە. بەڵام بۆی نییە لەو مجتەمەعە بەو شێوەیە وا بزانێ مجتەمەعی خۆیەتی بە کەیفی خۆی بێ هاوەن بتەقێن، بە کەیفی خۆی ئاگر بکاتەوە. تۆ دراوسێت هەیە لە ماڵی خۆتا خەریکی بارودسازی بی چۆن نەشێ، خەریکی خراپەکاریەک بکە تەسیر لە حاشای جەنابەت، تەسیر لە دراوسەکانت بکە چۆن نەشێ کاکەژیان. دوایە بۆچی ئەم وڵاتە ئەوەندە دیموکراسی دەرچووە، ئەوەندە گەندەڵیەکانیان تەواو کردووە، ئەوەندە بووە بە دەوڵەتی قانونی، ئەوەندە موسەساتی دروست بوون، ئەوەندە حقوقی ئینسان پارێزراوە هەتاکو بڵێن وەڵام مافی تاکە کەسیە. بۆ ئەی مافی تاکە کەسی ئەم هەموو دیندارە نییە کە هاوارەکە، ئەم هەموو خەڵکی مزگەوتەوە هەموو دیندارە لە کووردا ئێستا هەر موسەقەفەکانی دینداری مسلمان کۆکەیتەوە لە هەموو عەدەدی عەلمانیەکان زۆرترە لە کوردستانە. خۆ بۆ نییە دەسەڵاتیان بەدەستەوەی بە چەکش و داسکەوتونەتە سەر میلەتێک. ئەوانە ئەدەواتێکی احتیلالەکەن لە بەرەو بە هەموو شێوەیە پشتیانە گیرێ و من وا نازانم ئەمە مافی تاکە کەسی بێ. مافی تاکە کەسی ئەوە نییە شەبەکەیەکی دەعارە دروستکە لەو شوێنە پیرۆزانەیە. مامەسا ئەو ڕووداوانی کە لە بادینان ڕوویاندا تا چەند ڕووداوێکی سیاسین، یعنی ئەمە ئەم ڕووداوە پەیوەندی بە ناکۆکیە سیاسیەکانەوە هەیە یان ئەمە پەیوەندی بە کللتوری میلەتەکەەوە هەیە؟ من پێم وایە یەکەم بە دەرەجە یەکەم لە ١٧ پەیوەندی بە کولتورەکەەوە هەیە، چونکە ئێستا جەناب دەزانی دوای احتیلال ئەم عەلمانیانەی دەسەڵاتی کوردی ئەیانەوێت قیەمی عەلمانیەتەکەش بێنن. ئەمە ممکن نییە، قیەم وەکو شتێکی تر نییە. ئێمە بە نیسبەت ئێمەوە مەسەلەن شوشەیە شەرابی بەتاڵ لە گەڕەکێکا تەسیرمان زۆرتر تێکە لەو شاحینە نەوتانەی بە دزیەوەی بنەوەی فرۆشن بە ئێران بە خۆڕایی یا ئیدەن بە نیو قیمەت بۆی ژێرفانی خۆیان پڕ بێ. مەسەلەی ئەخلاقەکە کێشەیەکی زۆر ڕەسەن و گەورەیە لە هەموو جیهانی ئیسلامە. لەبەرەوە ئەم پێکچێشرانی کولتورەکانە، کولتوری احتیلال و عەلمانیەکان پێکەوە لەگەڵ کولتوری ڕەسەنی ئەو خەڵکە بۆ خۆی ئەوەی پێ قبوڵ نییە. ئێستا ئەگەر خەڵکەکە بناسی کە مزاهرەکانیان دژی ئەو شوێنە فاحیشە خانانە کردووە، ڕەنگە نیوەیان نوێژ نەکەن، بەڵام ئەوان پێ قبوڵ نییە. ئەنجا لە سەتاسیەکە ئێمێنێتەوە بۆ گەمەیەکی پارتی بیەوێ دروستی کا بەرامبەر بە یەکگرتو.